ماروەک بەڵێنماندا کە کۆرسەکەش تەوا بوو دیار بوو قوتابیانە ئەوانەی کە حەزیان لە فەلسەفەیە حەزیان دەکرد هەندێک تەوەرما بوو لە شێوەی پرسیار درێژەی پێ بدەین بۆیە دەگەر ئەو برادرانی کە سەرپەرشتی ئەو کۆرسە دەکەن ئەوانش پێیان باش بوو ڕیارماندا ئەو ماوەی ئەو جۆرە پرسیارانەی کە تەڕح کرابوون وەڵامیان بدەینەوە گفتوگوی لەسەر بکەین هەرجارەی پرسیارە دوای وایستا خۆ ئامادە دەکەن جەماعەت لە بۆ خوڵێکی تری خەست و چڕوپڕتر لە بۆ فەلسەفە بۆی سوودمەند بن چارە نووسێکی باش چاوەڕێتان بکە قەچی ما ئەو وەختە باشایی ئێستا لە بەردەستی بەلاژ نەڕوە گفتگوی ئەو ڕۆمان ئەسلی فەلسەفەیە ئەسلەکەی لە چێ هاتووە یعنی وا باوە کە یۆنان بە عەقلی خۆی بە کەفاءەتی ذاتی خۆی ئەو فەلسەفەیەی داهێناوە کە زۆرجی شاناسی بەڕاستی فەلسەفەی یۆنان فەلسەفەیەکە وەکو دەتوانین بین کۆمەڵگەی لە عەمودی وە خستە سەر مەدەنی لە زیۆسۆ لە بۆ لۆگۆس وەکو هێرقلیتس وای وەسف کرد طبعا زۆرجی دەستخۆشیە لە بۆ یۆنانیەکان فەیلسوفەکان بەڵام ئەسلیان ئایا لە چێ ڕاهاتی ئەوە قسە و گفتگوی لەسەر دەکەین چەندە پەیوەندی بە ئاین هەیە چەندە پەیوەندی بە ڕۆژهەڵات هەیە چەندە دەوری دین لەو ئەساسبوونی فەلسەفە هەیە ئەوانە باز دەکەین ئەگەر هیچ پرسیارتان هەبوو یان جاروێ داوای سەرچاوەش دەکەن ئەمە لەو کتێبەی کە وازم بڵاو کرێتەوە زۆربەی سەرچاوی تێدایە بەس ئاسایش ئێوە هەر شتێکتان پێویست بوو کە لاتان ڕوونەبوو داوای سەرچاو لە پرسیارەکان بکەن وەبی لەوێ یەکسەر وەڵامتان دەینەوە کە لە چێ هەیە خۆی پێشەوەی بینە سەر ئەوەی ئەسلی فەلسەفە لە چێ هات ئێمە بڕک تۆزێک خۆمان دابڕێنین لەوەی ئێستا کە ئینسان تێدایە و ئەو زانیاریە هەیە نا ئەوە نا لە ئەسڵدا ئینسان کە دێتن یان کە دێتە بوون هیچ نازانی چێ فێری دەکا ئەو زۆر گرنگە چۆن فێر دەبی ئەنی ئەوە هەوەنتە نیە ئەو بابەتە هەر لەو گۆڕێ برین وڵی عقلی ئینسان لە خۆڕە هێنای ئەو چەمک و زاراوە و ئەوانەی وەکو عەداڵەت وەکو ڕوح وەکو دەوڵەت وەکو هاریکاری ئەوە ئەگەر پەیام و ئاینەک نەبووە ئێمە بە ڕەنگە 100 قەرنی کەش نەمان دەزانین ڕەنگە یعنی ئیبن ڕوشد و فارابی و ئەوانە کۆمەڵێک گفتوگویان لەسەر ئەوی کرد بە تایبەت لەکە ئیمامی غەزالی یعنی بە گفتوگوی ڕاستە و خۆنا ئەگەر گوتیان ئەگەر پەیامیش نەبووە عەقلی ئینسان کافی بوو لە بۆ ئەوەی لە ئیشوکار و لە مەبادی و لە ئەوەی کۆمەڵگە پێویستی تێی بکە ئیبن ڕوشدوان وا بوو عقل دەتەنی بەڵام زۆر تاخیر دەبوو بۆی ئەفلاتون ینی حلەکی لە بۆ ئەو نقاشە قەدیمەندانە چکە پێشی ابن ڕشد و ئەوانە ئەو مناقشەیە هەبوو وتی ڕاستە عقل تاڕات دێک دەتوانانی بەڵام عقل دەبی دەستا و دەست بکە میرات یەک بتو وتی من ئێستا لە پاش حەول و تەقەلایەکی زۆر ئەوجا بۆمان ساغ بۆ کە خوایەکێ و خوایەک بەرنمەیەکی لە بۆ ئەو گردونە و ئینسان نادێ ئێوە بیرلۆی مەکەنەوە تاو ئەمە ئەومان بڕی ئێوە بیر لە تطبیقەکەی بکەنەوە چەند جوانە ئەو قسە بەڵام ئینسان لەبەرەی تەبیعەتی ئەکثەر شەی جەدەلە دەرێت دیسان بەخۆم دێمەوە ئەوەی ئەفلاتون کردی دەم دیسان دووبارەی دەکەمەوە ئەوی بن ڕشت کردی دووبارە بەخۆی دێتەوە دەست بە پرسیارەکان دەکاتەوە بەوەی ڕناگە کە تطبیقی بکە ئەجێ من زۆر گرنگە لێرە بپرسین ئەو تێگەیشتنا خۆی ئاینشتاین زۆر عجایب شتێکی گوتی ئەوە قەی ناکەمە لەو گردونە شتە تێگەیشتین بەس عقلی مە چۆن لەو ئەو تێگەیشتنەی تێک یعنی پێکرا زۆر گرنگە ئەو پرسیارەکە یەکێک عین وایە ئەو مەوزوعش ئەوە گرنگی ئەمە فەلسەفە یۆنان داهێنیان چدەین چۆن عقلی ئینسانی چێ وای لێ کرد ئەو معلوماتانەی بداتێت لە ئەسڵدا کە باسی ئەسڵ دەکەین بیر لە حیوانات بکاتەوە کە ئەو پرسی ئەو بۆقەی لە ناو
بیرەکەی یان ماسیەک لە ناو ئاو هەر دەوروبەری خۆی تێدەگا لە ئیشی و کاری بەسیط چۆن ئینسان وای لێ هاتوو بێ لە ئەسلی گردوون لە بینگ بانک تیۆری ڕادەست پێ بکاتێ ئەوانە زۆر گرنگ بەو مەدخەلەی دەچینە ناو ئەسلی فەلسەفە طبعا فەلسەفە و علم ئاین ئەوانە ئەریکە مەیدانێکیان گرتیا یەکجیان تایبەتی فەلسەفە و زانست فەلسەفە دەتوانانی برین پێشڕەوی زانستە ئینسان مجرد بیرکردنەوەیەکی مجرد بکە فەلسەفەیە علم کیانی علم دەتوانانی برین تەجریبیە مختبەرە خارجی ئەو کیانە هەرچی معلوماتی فەلسەفی حسابە معلوماتی فکریش بۆیە ئەسلی فەلسەفە ناکری برین یۆنانە زۆر کۆنترا بەڵام ئەگەی لەسەر یۆنانیش وەکبری بەڕێک پێچی هاتیە بینایی مەدرسەی فەلسەفیان کردووە ئەوەش دەکرێنی هەڵوەستەی گرنگ لەسەر بکەین ئەتەمان ئەگە ئیبن ڕشت و ڕۆژهەڵات نەبووە تایبەتی عالەمی ئیسلامی و کاتیکە گرنگی بە فەلسەفەیدا فەلسەفەی یۆنانیش لە ناو دەچوو بەڵام ئەسڵەکەی زۆربەی زانایان فەیلسوفان یعنی حتا نەک ئەوانەی شەرقی غەربیش ڕاسل کە لە هەمووان غەربیانەترە یان ویلدیۆران لە قسەت الفەلسەفە وکات خۆی هیرۆدسیش ئەوانە هەموو شتای ئەویان باس کردێ کە ئەسلی فەلسەفەی یۆنانیش لە شەرق وەرگیرایە یعنی تالیس مؤسسی فەلسەفەی یۆنانیە تالیس لە زۆر ئەوە هەیە ینی ئەسلەکەی چیە زۆر ئەو شوێنی ئێستا تورکیای لێە زۆر باسی ئەوی دەکرێت بەڵام چۆن لە مەسریش خوێنیتی ینی زۆر وا پێدەچی لە بابلیەکان و لە مستریەکان ئەو ئەساسە فەلسەفیانەی وەرگرتووی و لە یۆنان بەرجەستەی کردیە ئەنی ئەسلی ئەگەر چینە سەر ئەسڵ فکری یۆنانی فکری فەلسەفی یۆنانی زۆربەی لە شەرقیەی پێشتر هەبووە ئەگەر تەماشای تو کتێبەکانی ڤیدای هند بکەی کتێبی براهمای هندی کتێبی ئاڤێستای عەجەم کورد تەماشای بیر و باوەڕەکانی سۆمەری بابلی یان فرعونیەکانی کۆن بکەی واضح دیارە کە ئاساری لەسەر فکر و فەلسەفەی تالیس فکر و فەلسەفەی پیساگۆرس تا دەگاتە ئەرستۆ و فەلسەفەی ئەخیری یان ئەوی پێی دەگوترێت بە ئەفلاتونی نوێیەکان زۆر واضح دیارە ئەوان بۆ نمونە تاڵ ینی ئەو چوار مادەی کە باز دەکرا کە بووە دروشمی فەلسەفەی یۆنانی ئاو هەوا و ئاگر و تیشک یعنی ئەو چار مادە ئەساسیە ئەوە لە کتێبی هیرمسی تێدایە بەڵام بەسەختر لە دروشمی زەردەشتیەکان بووە ینی ئەگەر دێنە سەر کەونە ساکن نەزەریە کەونە ساکن ئەو لە بابلیەکان و سۆمەریەکان هەبووە یەک خوای تەوحید کە زۆر جار هەیە خەڵکی ئێمە بە تایبەتی ڕۆشنبیر پرسوور ئاگای لەوەی نییە تا ئێستا ئەوانەی هەموو نارێن بەشەکی زۆر معلومات و زانیاریەکەین زۆری قەرنی هەژدە و نۆزدە قەرنی هەژدە و نۆزدە جویان زانی سەرەتا فرعاینی هەبووە دوایەک بۆ یەک ئاینی نە یەک ئاینی لە زۆر کۆنەوە بۆ ئێستا هەندی دراست هەیە دەگەین تۆ سەر نیاندرتال ڕەنگە غەڵەتیش بێەوەندە دوور نەبی بەڵام نصوص قەدیمەی مصریەکان بخینەوە دەبینی دینی تەوحیدە دینی تەوحید و دینی ناتەوحید لە تەنیشتێک بووە چکە ئێستاش یعنی ئێستا ئاینداران ئاگایان لە خۆنیە زۆر جار هەیە یەک ئاینن هەندێکیان هەیە موحدن هەندێکیان هەیە نازان وەرزان موحدن کاتی فرەخوا دەپەرستن شێخ دەپەرستی هەیە ڕئیسی حیزبەکی دەپەرستی هەیە ڕئیس جەمهورە کە هەیە ڕئیس عەشیرەتێک بێوەی ئاگای لە خۆبی یان چاکەک یان ئەوە دەکۆنەوە ئەوە هەبووە پلۆتارخ قسەی زۆر بەناوبانجەیە دەرێ لە پلۆتار چەند کۆنە وتی لە تاریخی کۆنی خۆشمدا
ڕەنگە میلەت هەبی بێ حەزارەت و بێ سەقافەت و بێ ئێعمار، بەڵام هەرگیزا هیچ میلەتێک نەبووە بێ پەرستگا، پەرستگای یەکخواپەرستی. بۆیە ئەو ڕەئیە کە دەرێن سەرەتای کۆمەڵگە فرەخوایی بووە هەڵەیە، و بە هەمان شێوە کە دەرێن سەرەتای کۆمەڵگە دایک سالاری بووە هەڵەیە، سەرەتای کۆمەڵگە دەرێن تەبەقات نەبووە، دەوڵەت نەبووە، یاسا نەبووە، ئەوەی پێدەگوترێ شیوعیەی بیدایی. ئەوانە هەمووی هەڵەیە. ڕاستە کۆمەڵگە هەبووە، عەشیرەت هەبووە، ئەو سیفەتانەوە، بەشان بەشانی ئەو عەشیرەتەی، عەشیرەتی منەظەم، کۆمەڵگەی دەوڵەتدار، کۆمەڵگەی یەکخواپەرستی، کۆمەڵگەی تەبەقی، کۆمەڵگەی باوک سالار، ئەوانە هەبووە. نابی تەعمیم بکرێ لەسەر یەک نمونە. بەشی زۆری ئەوروپا خەریک بوون، دەچوونە ئوسترالیا، دەچوونە ئەمریکای بەتایبەتی لاتینی، دیراسەیان لەسەر عەشیرەتێکی ناو دار و دارستانەکان دەکرد و تەعمیمیان دەکرد، دەیانگۆ تاریخ سەرەتای کۆمەڵگە ئەوە بووە. تاوانەوە هەڵە دەرچ زۆر بەشی زۆری تەعمیمەکان لە فەیلسوفانی ڕۆژئاوا هەڵە دەردەچێت. چۆن کارل مارکس نمونێکی وەرگرت، گوتی وەڵاوە وەکبری شوێنێکی وەرگرت بزانی ئەوە خەڵک چ دەکە، گوتیەوە هەموو خەڵک بە دوای اقتصاد تعمیم، ئەو تعمیمە هەڵەیە، اقتصادیش ڕاستە بەڵام عامیلی تریش ڕاستە، یان هەیە دەرێت جنس یان ئیترە و تعمیمانی کە فەیلسوفەکان کردیتێ ناکری لەسەر یەک عامیل تعمیم کەی بری ئینسان تەنها بە دوای اقتصادیان، تەنها بە دوای جنسیان، تەنها بە دوای خۆدەرخستنیان، تەنها بە دوای ناسنامەیان، تەنها بە دوای پاڵەوانێکە، یان تەنها بە دوای سەعیانی ئەوە هەر یەک و فەیلسوفەک شتێکی گوت هەموو ئەوانە ڕاستە، بەڵام پێکەوە ڕاستە نەک یەکەکیان عامی ئەساسی بی و دایکی هەم ئاداکانەوی، ئەوە نییە لەو بەڕ لەبەرەندێ دەبی ئاگادار بی مێژوو ئەسلی فەلسەفە، ئەسلی سەقافەتی ئینسان، ئەسلی فکری ئینسان بە شامیلی بخینی. ینی کە دەگوترێ فەلسەفەی یۆنان، ئینتاج یۆنانی خۆ زۆر بە تەکید ئەوان دەورەش زۆرێن هەبوو، بەڵام تاڵیس کە ئەساسی فەلسەفەکەی ئاوە وازح دیارە ئەوە لە پێشەوی ئاوێستا، لە پێشەوی ئاینەکانی مەسر بابلی ئیتیمانی ئاویان بە ئەساسی ژیاندانا، بەڵام لە هەمووان زیاتر تەورات ئاویان، دوایە قورئانش، کاتە هەموو کتێبە ئاسمانیەکان وجعلنا من الماء كل شيء حي، لە هەر ئاینێک بەناوعەک ئەوە هاتیە، هیچ ئاینێک نییە ئەوی تێدانی، کاتە تالیس ئەو فکری لەوانە وەرگرتێت. زۆر دیراستەکان وەدرێن دەن زیاتر دەیجێنەوە سەد تەورات، ئەو کاتە ئەنیش هەر شەرقیە، هەم ئاینیە هەم شەرقیە، کاتە تالیس مؤسیسی فەلسەفەی یۆنانی لەژێر کاریگەری ئاینی و شەرقیدا هەبووە. ئەو مانایەوە نییە ئەمە شانازی بۆی بکەین بین هەر شەرق، غەربیش یانی هەمووی دەوری خۆی هەبووە. ئەجا ئاگاداری ئەوژبنی و وابزم یەک لاوەکان لە قوتابیان ئەوانی کە خۆشەویستیان بۆ فەلسەفە هەیە داوای ئەوی کردوت ئەوانی دەرین چۆن سەرچاوی چیە. ونمە مەجار کەش باسمان کرد کە فیساگۆرس تەڵەبەی حەزرەتی داوود بووە، ئەمباقلێتس تەڵەبەی حەزرەتی سلێمان بووە. ئەوە ئەگەر سەرچاوی ئەوتان دەوێت لە کتێبە سەرچاوە مەرجە قەدیمەکان طبقات الأطباء تێیدایە ساعیدی، لە هەمووان ورتر شەهرەزووری، شەمسەدینی شەهرەزووری لە کتێبەکەی شەجەرە لەوەی بە وردی تێیدایە، زۆر جوانیشی شرح کردیە، و هەروەها البەدء والتاریخ تێیدایە، ئیبن خەلدون باسی کردیە، سەرچاوە ڕۆژئاواییەکانیش ڕۆسۆ باسی کردیە، لە تۆماس مۆر زۆر بەورتر باسی ئەوەی کردیە کە ئەوانە دەرسیان لە لای حەزرەتی سلێمان و حەزرەتی داود وەرگرتێ، تەنانەت بقڕات
دەرسی لە لای حەکیمی لوقمانی حەکیم وەرگرت ئەوانە سەرچاوی خۆی هەیە هەمووی ئەوانە هەیە و ئەنبیا ئیشیان هەبوو باز لەوەی دەکرێت جارێک باسم کرد باپیرەی ئەفلاتون لە خەتی دایچینایی سۆلۆن بوو ئەوە نەبی بووە ئەوە ئەو کتێبانەی ناومینە ئەوانە باز دەکەن ئەمە نەمزانیا پرسیارێکی وهات بوو کە سقڕات ئیدعای نبووەتی کردیوی ئەم نەزانی بەڵام چکە سقڕاتیش نزیک بوو لە سۆلۆن باپیری ئەفلاتون بوو بە دایکی شریعەتی ئەوروپا حیسابە شریعەت ئەو داینا شریعەتی عەدالەت بەتەل عەدالەتیش ڕاستەم پێ بێم لە ئاین هاتێتەنا خەڵکی تر سەدەمی پاڵەوان بازی بوو چێ زۆرترین خەڵکی بکوشتا بواە ئەوە عەدالەت هێست تا بۆ دوایش خۆ بزگوتی قانون و عەدالەت چیە قانون و عەدالەت یعنی هێست واروها ئەگەر تەمەشای پێ حتا ئاینی ئیسلام هاتیە نەیتوانی عەرەبی وا لێ بکە کە کوشت و کوشتار کەلتورێکی خراپە لە پاش ئاینی ئیسلامیش عەقڵی عەرەبی هەر لەسەر کوشت و کوشتار و چێ زۆرترین خەڵکی کوشتووە چێ زۆرترین تاڵانی هینە زۆر گرنگ بوو ئەوە لە کۆنەوە لە لای عەشایری ئەو خاڵە چێ زۆری خەڵک کوشتێ خۆ تا ئەو دوایش لە ناومەش ئێستاش چەکدار لە ناو چەکداران ئەس ناو چەکدارانی بێپەروەردە زۆر گرنگە فلان هەتا ئێستا 90 کەسی کوشتووە زۆرشان نازی فلان پیاوەکی ئازا و زاڵمان دەست ناپارێزی ئەوە تا ئێستاش وە بەردەم بۆیە عەدالەت کە دەرین عەدالەت زۆر گرنگە ئەو مەفهومە لە سەردەمی سۆلۆن لە چێش لە ئەوروپا لە یۆنان کە لە شوێنێکە ناعەدالەتی تا ئەوڕات دەبوو هەچی یۆنانی نەبووە پێیان دەگۆ بەربەر لەوێ طەبەقات هەبوو تەنانەت ئەفلاتون و ئەرستۆش ئەو ڕێیان هەبوو کە فەیلسوفەکان و بەگزادەکان ڕاستە هەموو بەشەریەت لە قوڕ دروست بووە بەڵام بەگزادە و فەیلسوفەکان گوایە لەو قوڕەی زێڕیش تێدا بووە معدەنەکەیان جودایە لەگە معدەنی هەژار و فەقیر و بەربەر و ئەوان ناوێن دێتەنە ئەو تێڕوانی هەبوو کەتی سۆلۆن دێ شەرائع عەدالەت دەین ئەوە بە تەئکید سەرچاوەی ئاینی هەیە چکە ئاین لەو سەردەمی ئەگە تەمەشاکەی تاریخ بە تاریکی دێ لە هەرچیەکی لەو تاریخی گلۆپەچ ڕووناک دەبینی کە جیچی زۆر ور دەبێت سەرچاوەکەی قەتە کارابایەکەی لە مۆلیدە گەورەکەی دین دێ یعنی ئەوە نییە مە ئینحیاز بین ئەو تاریخ ئەوە وەکبری حقیقەتێکە ینی باسی دەکەین بۆیە هیچ حەزارەکەی چ سینی چ هندی چ عەجەمی چ کوردی چ سۆمەری بابلی فرعونی یۆنانی هەمووی ئەسلی ئاینیان هەیە ئەگە سەردەمەک هەندێکیان نادیار بوو بۆ نمونە قانونەکانی حەموڕابی کە لەو دینگە گەورەی نووسرابەوە هەموو لەسەر دڕۆشن ئێستا لە عالەمی ئیسلامی نا لە مەحەدەکی استراتیجی توێژنەوەی بەریتانیا دەرکەوت ئەسڵ ئەوە قەوانینی شەریعەتی حەزرەتی ئیبراهیمە کەواتە هەمووی بەو شێوەیە بووە وێ زۆر ئەتیادە فەلسفەی یۆنانیش زادەی ئاینی بی وەکو باسم کرد تاڵی زوا بوو پیساکۆرسبیان ئەو حکەما سەبعە حەفت فەیلسوفەکە زۆربەیان ئەوانە ڕەهەند و باکگراوندی ئاینیان هەبوو هەش بووە بە ئاینی نەبوو هەرقلیس و کۆمەڵێک لەوانە ینی باوەڕی بە ئاین نەبوو ئەوەش ئەتیادە ئەوە ینی لە سەرەتای بەشەریەت ئاینی و بێ ئاینی تەنیش جێ کاتیە چ مشکلەش نییە لە بۆ خۆی باوەڕی نەبوو لە بۆ خۆی باوەڕی بە خودداش نەبوو باوەڕی بە کتێبە ئاسمانی لە عالەمی ئیسلامی زۆر خۆ باسی ئەبوو عەلای مەعاری دەکرێت باسی ئیبن ڕاوەندی دەکرێت ڕاوەندی لە کتێبی زەمرد لێ بازەکە ڕەخنە لە قورئان دەکرێت درێ و چیا ئینە ئەعطەیناکە الکەوثەر چاوکەین سوورەت و ئایەت ئەوە بۆ لە عالەمی ئیسلامیش زۆر ئەتیادی ئەو مۆزوعان ڕخنەی بکرن شتێکی وا گرنگ نییە ئینسان بۆی خۆشە کە تەنەوعی هەبی لەو شێ
بۆی فەلسەفەی وەنەنج هەردوو لای هەبوو خەتی ئاینی هەبوو خەتی نائینی هەبوو ئەرستۆ حەولیدا تەوفیقێک بکات لە بینی هەردوو لەسەر زۆربەی شتەکان مثلا جەبری و اختیاری مسەیر و مەخەیار ینی خۆی ئەلمانیت لەو تەوفیقی هات لەو نێوبژەی نێوان ئاینیە توندەکان و ینی ملحیدە توندەکانیان بەڵ یان ئەگە توندەکانیشی لێ بکەین احتیاطیان بەهەر شێوەیەکی بۆی ئەو ئەسلی فەلسەفە شەرقیە و ئەسڵەکەشی عقلی ئینسانی تێکەرە بەڵام ئەسڵەکەی ئاینە ئەو هەر ئایندارێک کە عقل ئیهمال بکە زۆر خراپ باش دەکەی هەر عقلێکیش ئاین ئیهمال بکە ئەویش زۆر دادەبڕێ دەبی بگەڕێنەوە سەر معادلەکەی ئاینشتان کە دەرێ ئاین بێ علم و عقل چاوساغ نییە علمیش بەبێ ئاین کوێرە بینەرنی ئەنی یەک قسێ تەواوە پێکەوە دەبی بینە سەر ئەمە تەوەرەکانمان واتانەیە سەدینە سەر وەڵامی پرسیارەکانیش گوتمان وەبی بەشی هەموو لایەکی بکە ینی خۆی کە درێن ڕۆژهەڵات مێژوو لەولایە دەستی پێکرد ینی حەزرەتی ئادەم لە هەند دابەزێ هەرچەندە برایانی عەرەبە دەیانەیە برێن وەڵا لە یەمەن و لەوەی بەڵام نا لە هەند دابەزیە یەکێک دکتۆرای هینایەتەوە شوێنەکەشی دیاری کردە ناوی ڕۆکلاندە لەوێ ینی سەرەتای بەشەریەت بە هەموو فەلسەفە و علوم و دینەوە لەوێ سەری هەڵدا پەرش بوون بە جیهاندا تەماشای ئاڤێستاش بکەی ئەحداسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەند لەو بینی ینی دۆمینەکەی ئەوەن دێ زیاتر ئەو کاتی ئەوروپا هەموو جەلیت بوو لە دوای تۆفانەکە حەزرەتی نوح زەوی جارشتر فۆرمات دەکرێتەوە ئەو جەلید و ئەو شەختە و بەندەکەی ئەوروپا دەتوێتەوە ئەوجە ئینسان لە هەند کە هاتە ئاسیا چووە ئەفریقا ئەوجە لێش چووە ئەوروپا ئەحداسەکان وەکبری شانووی ئەحداسەکان زیاتر ڕۆژهەڵاتی بوو دووەم پێگەی بەشەریەت جوودی و کوردستانە کە حەزرەتی نوح لە جوودی دەنیشیتەوە تاوان دوعای دەکا دوعایەکەی ئەو لە دنیای زۆر شوێنی پیرۆز هەیە قودس هەیە مەککە هەیە مەدینە هەیە شوێنی تر هەیە لە دنیای پیرۆز لە هەند پیرشتی پیرۆسێ لە سین هەیە لە ئەوروپا هەیە بەڵام دێ لە جوودی لە کوردستان جوودی لەو بەری زاخۆیە هەرگوون لە چێ ناوی هەشتایان ئەو هەشتا کەسێک کە لەگەر کاتە ئەحداسەکان لە ڕۆژهەڵات بووە ئەوجە بەرەو ڕۆژ ئاوا چووە وی زۆر احتیاری ناوەکانی ڕۆژهەڵە ئاوایی زۆر هەیە ناوی دێڤیدا و داودا یۆنان بڕۆ ئۆکێ لە کۆتایی تەورا ئەوە ئینجیل مستەلەحاتە باسی یۆنان دەکە یۆنان یونسە حەزرەتی یونس زۆر تەبیعیە ئەوانە ئەو زۆربەی مەفاهیمی ڕۆژ ئاوا مەفاهیمی دینی مەسیحی و یەهودی و ئیبراهیمی و ئەوانەیە یعنی ئێمە وەکوی ئەو زۆر غەریب نییە بری مجتەمەعەتی زۆر دابڕا و ئەو تەنانەت دیموکراسی هیرۆدس باسیەک دەڵێ ئەو باسی عەجەم دەکا لە ئەنجامی شەڕەکانی عەجەم و یۆنان طبعا جار عەجەم سەرکەوتوو بوو جار یۆنان کە ئەسکەندەری مەقدۆنی سەر دەکەوی فکری یۆنانی فەلسفەی یۆنانیش دەهینتەوە جارشکە لە بۆ ڕۆژ هەڵات یان جارشتر کاریگەری ئەگەر ڕۆژهەڵات منشە و مەبدەنی وەکوی سەرچاوی فەلسفە بی جارشکە ڕۆژ ئاوا بە ئیجابی دێ کاریگەری لەسەر ڕۆژ ئاوا دەکا و هەری دەسێنتەوە ئەیشکەی کە ئەسکەندەری مەقدۆنی دێ ئەسکەندەریش تەڵەبەی ئەرستۆ بووە یان ئەرستۆ مستەشاری ئەسکەندەری مەقدۆنی بە پێشەن ئی باوکی بۆ فیلیپس دوای ئی خۆشی دائیمەن تەوجیهاتی لە بۆ ناردێن نامەی لە بۆ ناردێن ئیبن مەسکویە لە کتێبی بەدء والتاریخ زۆر ئەو نامەکانی هەمووی دەق بڵاو کردیتەوە ئەوی حەزی لێ بوو تەماشای بکە چۆن ئامۆژگاری ئەسکەندەر دەکا کە لە ناو عەجەم لە بابل چ بکە چۆن زاڵبی
ئەجە ئەسکەندەر دوو قوتابی فیساگۆرسیشی لەگە خۆی نام یەکی ڕەوانی هندکراش یەشی لەو ناوچەیە چۆن هیلمیستی بڵاو بکەنەوە ینی سەقافەی یۆنانی بەڵام جارجاریش عەجەم سەرکەوتووە هێرت ناوی کوردی نەینایە ئەمە یەکەم جار کە ئەوە بابەتەم خوێندەوە نەمزانی کووردە دەرێ دیموکراسی یەکەم جار کە عەجەمەکان هاتن سەرکەوتوو بن دانیشتن چ جۆرە نیزامێک لە یۆنان تەطبیقی ناوێنێنە ئایزۆنە یعنی سەروەری یاسا یان ئەی پێدەگوترێت شەریعەت زادە شەریعەت سالاری شەریعەتێک حکم بکە لە سەروی هەمووی بی بەڵام دوایی کتێبێک بوو من دەستم کەوت ستیڤن زۆر جوانیشێ دەرێ ئەسلی دیموکراسی لە کوردستان ڕاهاتی هەر بە ناوی کوردستانیش دەرێ دەین لەو کاتێک کە میدیاکان سەرکەوتن بە سەیۆنانیەکان ئەوان هینایە کاتە زۆر ئاسایی ئەمە شاناسی بۆیکەین کە منشە و ئەوەی فەلسەفا ئەگەر شەرقیبی ڕەنگە کوردستان بیان نایان شوێنی تر بەڵام ئی دیموکراسیەکەی لێرە بووە ڕەنگە هەیە برێدی و کا ئێستا کاریگەری ئەوە زۆر جار هەیە ئەو سەرچاوەیە کە نامینێ زۆر جار شوێن هەیە خۆ یۆنان ئێستا کا ئەو یۆنان و کات خۆی سەرچاوی فەلسەفە و علم و معریفەت بووە ئێستا ئەوەی نەماوە زۆر شوێنی تریش هەیە یان مەغۆل سەرچاوی هێرش و پەلامەر ئێساەوەی نەماوە ینی میلەتەی فەقیری هەژاروە دانیشتنە پێکەوە بۆ ئاساییە یعنی ئەمە ئەو مۆزوعانە کە بین ئەسڵەکانی ئێرەیە دیموکراسی تاوان هەروان شەرێک بۆ شێوەی ئێستاکە باسەکەین ئەوە تەطبیق کراوی تا ڕادێک ئەو کاتی کە چوە یۆنان دیموکراسی یەکەم جار جوان وەرنەچرە دەیانگو ئەوانەی زەعیفەکانن دیموکراسی پەیڕەو دەکەن درەنگە دیموکراسی معنای حکمی گەل وەردەکری بەو شێوازێک کە ئێستا هەیە یان ئەو پێ دەگوترێت دیموکراسی ڕاستەوخۆ ئەمە وەختەکەمان لەبەرەوەی کەم مایە ئەو تەوەرانەشمانی دامان نابوو بڕک زۆر بوون پێشەوە یەک خاڵ هەیە ڕەنگە ڕەتنەبی خەڵکی کوردستان زۆر قەنەعەتی بەخۆی نییە طبعا یاقوت حەمەوی سلسلە کتێبێکی بەناوی مەعجەم البلدان زۆر بەقووەتە سەدەی سێزدە لەو 6 قەرنەوە پێشە 7 قەرنەوە پێشە زیاتر 12 سەدەی 12 پانەوە لێ باسی عەرج سووران و ئەوانە دەکایانی ئەمە هەروە دەزانین ئەوە گالیلۆ و کۆپەرنیکۆس و جۆردانۆ ئەوانە دۆزیانەوە کە ئەوە عەرد ناوەندی ئاسمان نییە بەڵکوان دەرن ڕۆژ ناوەندی ئاسمانە نەخێر یاقوت حەمەیی باس دەکا شەریفی ئیدریسی لە کتێبەکانی باس دەکا شەمسەددینی شەهرەزووری سەیفەددینی ئامێدیوانە عالمی کوردن باس دەکەنەوەنە بەڵام مەعجەم البلدانی یاقوت حەمەی شتر باس دەکات کە چوومە شەهرەزوور ئەو عولەما و حوکەما و بولاغا بە قسەی خۆی لەوێ دیتم لە هیچ شوێنێکی دنیا نەمدیت ئەوەندەی عالم و فەیلسوفی هەبوو ئەو لە شەهرەزوور بۆ قەرنی 12 باسی دەکات وێ یعنی ئاسایی ئەمەوە نەزانین ئەوەی ئێستا هەیە ئەوە لە تاریخیشدا هەروە بووە دوو تەوەری ئەخیرمان مایە هەرکەیە لە فەلسەفە دەترسێت هەیدرێ چی فەلسەفە بکەین تۆ یەکسەر کافر دەبی یەکسەر عەقلی تێکەچ نەخێر فەلسەفە لە قورئانیش بە حیکمە هاتیە لە تەورات لە ئینجیل لە کتێبە ئاسمانیەکانی تر لە هەمووی داوای عەقل و بیرکردنەوەی کردیە تەنانەت لە قورئان باس دەکات دەرێت بۆ ناچی کەیفە بەدە الخەلق ناژرێ چۆن خەڵق بەدەئای دەرێ کاتە یعنی دەرێ لە گەشەکردنی خەڵقیش بکۆڵەوە هاندانی عەقل زۆرە یعنی یەکجار زۆرە لە بۆ ئەوەی ئینسان
بکاتەوە و نەترسێ لە قورآانی ناوی وەڕاسخون في العلم يقولون یان باسی عولەما دەکا باسی ئەوانە بە خراپە دەکە کە هیچ تێناگەن سمون بووکمون پێدا دەڕوە یان ئەوانەی کە فکر ناکەنەوە مشکلەی گەورەی ئاین لەوەیە کە ئەوانەی فکر ناکەنەوە ئاین تعقل ناکەن ئەوانەی ئولل ئەلباب نین ئەوانە ینی بۆیە نابی خەڵک لە فەلسفە بترسێت ئەو دارە لە بای دژوار دەترسێت کە ڕێگەکەی زەعیفە داری ڕەگ بتە و لە نەڕەشەبانە لە تۆزوبانە لە زریان لە هیچ ناترسێت لەوەری ڕەج ئەوانە ڕەجیان ڕەجی فکرەکەیان زەعیفە بۆیە دەن فەلسفە خراپە و کوفرە و عقلت تێکدا بکە کە عقل بۆ تێک ئەسڵ عقلی پتەودە مادەم کاری ئەساسی فەلسفە دۆزینەوەی ڕاستیە بە معنە موافقە لەگەر ئاینیش هەر دەیەوێت ئینسان بە دوای ڕاستیدا بکە ئەو بە کورتی ینی لە فەلسفە ترسان زۆر خراپە ئەوەی لە فەلسفە میلەتێک لە فەلسفە ترسابی ئێستا دواکەوتووە لە جیهان ئێستا پاشکۆیە ئێستا مستەهلیکە ئەوانەی لە فەلسفەش نەترسان دەرگای فەلسفەیان کردەوە لە دوای فەلسفە علوم هات لە دوای علوم تەکنۆلۆجیا هات لە دوای تەکنۆلۆجیا شارستانی دەوڵەت و ئیستعمار و ئەوە هەر ئەوی ئێستا دەیبین ڕۆژ ئاوەکە چەند پێشکەوتووە ئێمەش کە لە فەلسفە ترسان چەند دواکەوتوو دەبی کلیلی فەلسفە بکەینەوە نابی لی بترسین بە هیچنەوە لە کۆتاییدا ئێستا بەرە و قۆناغەکی ئەوە دەڕۆین ئێستا فەلسفەی ئێستا علمی ئێستا ئاینی ئێستا نەک ئاینی ئێستا ئاینداران ئەوی بەرێن بەرە وفاقێک دەڕوە لە نێوان فەلسفە و علم و ئاین پێکەوە یەکتر تاقیقکەن متفق بن لەسەر گەردوون لەسەر ئەسلی گەردوون لەسەر داهاتووی گەردوون لەسەر داهاتووی کۆمەڵگە لەسەر عەدالەت زۆر بەرە وفاقە علم کیمیای بیرکاری بایۆلۆجی علمی کەونی هەمووی نزیک بووە لە ئاین لە فەلسفەش نزیک بووینە لێک ڕاستە ئیختلافات هەیە بۆ نمونە ئاین دەرێ 7 جۆرە گەردوون هەیە 7 ئاسمان سەماوات سەبع لە ئینجیلیش هەر باسی سەماوات دەکات لە تەورات بەڵام لە ئینجیلی بەرنابە باسی 9 ئاسمان دەکات بەڵام کە دوای لی ور دەبیەوە دەبینی دوانی لەگەر کورسی و عەرشیتی هەفتەکەی کای ئاین وەچی قورئان لەگە 7 ئاسمان بەڵام فیزیای کوانتەم دەڵێن نەخێر هەزاران هەزار گەردوون هەیە قەیچەکە باو اختلافە هەبی پێشترێ فیزیا باوەڕی بۆی نەبوو ئەسلی ئاسمان و زەوی پێکەوە بن باوەڕی بۆی نەبووە کە تاریخی هەیە باوەڕی بۆی نەبوو علم کە گەردوون لە ناکاو خوڵقایە ئێستاوە هاتیە باوەڕی بەوانە هەموو هینایە معنە نزیک بووی تۆلەتی بەڵام اختلافیشی هەیە ئەو اختلافە با بمینێ ماوەش کە ڕەنگە چارەسەر دەبێت هەرخۆشیش نییە تو متابق هەمووش ڕێیەکت وەکو یەک بە هەندێک لێک جودات ڕێی ئاینی وایە ئەوە 7 ئاسمانە ئەو ئاسمانەی ئێمە تێداینە جودایە ناسنامە چ تایبەتی تری هەیە هێشتا جوان ڕوون نەبووی تۆ ئایا ئاسمانەکەین تر بە هەمان ئەو قەوانینانەی ئەوی ئێمە لەسەری دەڕۆین بۆی ئیش دەکە هەتا فیزیا و علمیش نازانی ئەوەی چکە فیزیا و علم کە دەستنەوە سەر ئەسلی کەون زۆری لە خۆڕە قسە دەکات یعنی هیچی لە بەردەست نییە نەزەریەیە کە مشکلێکی علمی دێتە پێش ناچارە دەرێ وڵای ئەوە ئەگەر ئەوەندە گەردوونە هەبی بۆ نمونە ئەوەندە گەردوونە ئێستا کە ئەلەکترۆن بەش ینی وەکوبری قیمەتی لێکدانەوەکی ئەلکترۆن جاروێی سابیت نییە چەند لایەکی هەردەگری چەند لای هەرگدرن ئەوەندە ئەلکترۆنی ستیڤن هۆکینگ دەرێت دا توانە ئەگەر غەڵەت نەم 500 توانە 500 جۆرە گەردوون هەیە تانەوە ڕاست نییە ئەوە لەو ئەوەی لەبووی ئەو مەسارانی کە ئەلکترۆن دەیگری و قیمەت وەردەگری چەندی وەردەگری درێوەندە گەردوون هەیە تانەوە ڕاست نییە ئەوەی کە درێن ئەو فرە گەردوون نەزەرێش کەسی تەزەخم درێن گەردوون یەکجار زۆر بەستەری ئەوەی لە کاتی ئیستاپەچی کرد کۆمەڵک هەبوو وەکوبری تەسەلولی کڕۆی بوونە گەردوونەری ینی زۆر نەزەریەکە زۆر بە خرافی دەچی ڕاستی ئەوانە ئەو ئەست گەردوونانە چۆن بۆ ئەوەندەی دروست دەبن بەڵام ئی دین
وەکوی نەزەریەکی متەکامیلە ئەو دەری وا دروست بوو هەتا ئێرە وا هات لەوێ بووە هەفت ئاسمان کەواتە ئەوی ئەوان دەرێن بیگ بانک تیۆری ینی بیگ ینی نظر انفجار الكبير ئاین نارێ انفجارە دەرێ رتقا ففتقناهما السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما جداية أو ناري تقينوية با علم لو بخوي دري تقينوية دري انفجار الكبير مش مشكلة نية بأوانا هبي أو ليك جابونوي فلسفي وآيني وعلمي توزك هي حتى استا بەڵام زۆر کەم بوویتەوە ئێمە بە دوای ئەوەی وفاقی پێ زانست و ئاین و فەلسەفە بەڵام وفاقەکە نقطە چکن هەیە دەرێ کاکە ئەگە لە بینی دوان نێوبژی وایە بۆ نمونە ئەگە گوت سێ جاران چار یەک گۆتی بیست یەشی گوتی دا ناوەندەکەی دەکات پازە تۆ ئەوی هەبجێرن نەخێر نا وفاق ئەوەیە لەسەر ئەساسی ڕاستی لە چێ بوو ئەجا ئەو ڕاستی لە لای فەلسەفەی بوو لە لای عیلم بوو لە لای ئاین بوو ئەلوێ ڕادەوەستی دەبی لەسەر وفاقکە لەسەر ئەوی بی نەک نێوبژی نەکری نێوبژی ئێستا پێم وایە ئاخیری لەسەر ئەو حەقە حەقیانەتی گەردوون حەقیانەتی کۆمەڵگە حەقیانەتی داهاتوو ئەوە خەریکە لێک نێزیک دەبنەوە ئەو کاتێک لێک نزمە خزمەتێکی یەکجار زۆری بە شەریەت دەکرێت وەیمە هەموو مشەجعی ئەوەی نەکا وە ئیش و کارمان ئەمە لە کۆرسەکانی داهاتوو ئێوەش هەر هاندەری ئەوەی بن علوم و فەلسەفە و ئاین وە بکەن اتفاق بن لە وفاق نێزیکنەوە لەسەر ئەساسی حەق نەک پاڵ بۆی بنێ پاڵ بە علم بنی لە بۆ لای ئاینیان پاڵ بە ئاین بنی لە بۆ لای نەخێت ئەو هەنیە دەبی وفاقکە وفاقێکی طبیعیبی لەسەر ئەساسی حەقی علم گوت سێ جاران چار دەکات دوازە تا فەلسەفە گوتی دەکات دوازە ئەو ئاین ئەگە پێشوان گوتی دەست تاو چێ وەی گوتێت دەبی ڕێی یعنی حەقەکە هەشە دەرێ ئەوە کاکە حەق خۆ نسبیە و هەر یەکرێت نا نسبی نییە ئەمە لە ئەگەر پێتان باش بی دوایەکە بەتلەکە زمان شتەی دەکەم محەزەری داهاتمان لەسەر حەقیقەت بی ئایا حەقیقەت نسبیە حەقیقەت و معریفە فەرقی چییە حەقیقەت لە چێیە سیفاتەکانی چییە پەیوەندی بە ئاین چیە پەیوەندی بە عیلم چیە پەیوەندی بە فەلسەفە هەیە ئینشاءالله ئەگە پێتان باش بوو ئەوەی باس دەکەین والسلام عليكم ورحمة الله وبركاته هیوادارم سوودەکتان لێ وەرگرتووی ئێستاش دێینە سەر وەڵامی پرسیارەکانتان دەستێوانی خۆش کە دەستخۆشی دەکەم زۆر خۆشەکە هەموو لە یەک بەشدار دەبێن کاک یونس حوسێن زۆر چالاک بەشداری دەکە ئایا ئەو کۆمەڵگایی منەزەم و خواپەرستی هەبووە سەرچاوەکەی پێغەمبەریان بۆ هاتووە یان لە فیترەتەوە خواپەرستیان کرد هەردووکەیە هەیە ئێستا ئیخوان السەفا زۆر لەوەی کۆڕی و هەروە ڕۆسۆ کتێبێکی بەناوی دین الفطرە هێگریش لەسەر فەلسەفەی دین شتێکی وا دەکات دەرێ لە فیترەتڕا دین هەیە خاستن بەو دوای ئەو مەعهەدەی ئەمریکی کە لەسەر دوو منداڵەکە کردی دەبینی ئەڵڵا بێ ئەوەی لە کۆمەڵگەشێندا بڕیت ئەڵڵایان دەزانی کە لیان دەپرسی ئەو ئەستێرە و مانگەی دیانگۆ خوا بە زمانی خۆیان کاتە فیتەڕیە بەڵام بەشی زۆری ئەو کۆمەڵگایانە کە خوای پەرستیە پێغەمبەری لە بۆ هاتیە وەلا فیتەڕیشدا ئەوە هەیە بۆ نمونە بەتایبەتی فرێزەر یان فیۆرباخ ئەوانە زۆر ڕەئیان وایە لە ترس ساتێ کاتەکە لە هەورە بروسکە و تۆفان و لافا و نەخۆشی و کولێرە ترساون خوا ئەخر معقول نییە ئەتۆگەر شتێک لە ناختدا یان لە پێت نەگوترابی وەکو ڕیسالە لەو گۆڕی بری ئەرێ خوایەکەی نەخێت بەڵام ئینسان لە خۆشڕ عەقلیەن دەزانی ئەو ئیشە منەزەمەی ئێستا دەکرێت دەبی یەکەکەبی یخۆ ئێستا حتا فیزیای کوانتەمیش کە لێی دەپرسی دەرێ ئەوی فیزیا ئەوی ئەستێرەی دانایە جۆوە عیلمی لەسەر ئەستێرەی دەرێ فیزیا زانەکی زۆر گەورە بووە دەرێن لەبەرچی دەرێ آخر ئەگەر لەوێ ئەو بە فیزیاییانە ئەو ئەستێرەی وادان نابایە ژیان لەسەر زەوی نەدەبێت تەماشاکە یعنی هەمووی متەناسقە ئەو گەردونە دەپێناوی ئامانجە کە ئینسانە تێیدا
بۆیە کاک یونس ئەو کۆمەڵگایانە بەش هەردوو لای تێدا بووە هەم عالمی لێ دەرچووە هەم جارێ پێی دەگوترێ مبەشیر یان ئەنبیا کاتە ڕیسالەی ئەنبیا چکە یەکەم ئینسان کە هاتە سەر زەوی هەم ئینسان بوو هەم نەبیش بووە حەزرەتی ئادەم بۆیە پێکەوە هاتینە کاک جەوهەر حەمەد دەتوانین بڵێن سەرچاوی فەلسەفە ئەینەم پێم وایە ئەوە ڕەئیە پێم وایە زانستیش فکری ئینسانی عقلی ئینسانی لە مەفاهیمی ئاینی هاتیە لە ئەسڵدا تەماشایکە دوورترینش ڕەنگە حقوق الئینسان ئەو سی دوو مادەی حقوق الئینسان تەماشاکە لە مەوسوعەی جوودی بەشەش تێدایە ڕەهەندی ئاینی لە لایحەی حقوق ئینسان زۆر جوان تەماشاکە هەموو مادەکان ئەساسی ئاینی هەیە کاتە پێم وایە حرەکەی فکر حرەکەی عقل حرەکەی فەلسەفە حرەکەی علم ئەساسەکەی ئاینە چ مشکلەش نییە ئەو ئاینەکان هەموو ئەو ئاینانەی کە هەیە لە جیهان کا خەسرۆ عەبدوڕەزاق مامۆستا هاوڕای لەگەر تەوفیقی نێوان ئاین و فەلسەفە وەک ئەوەی ئیبن ڕشد هەوڵی دەبور دەزانی ئیبن ڕشد هەوڵی چیدا هەوڵیدا دەرێ لە ئەسڵدا ئەو نەکبی ئاین و فەلسەفە پاڵیان پێک وە بنی هەردوو لە تەوفیقەکە ئەوە نارێت ئەو دەرێ عقلی دروست لەگەر شریعەتی ڕاست لە ترجی خۆی ڕاکەهاتوی تێک ناگیرێ ئەوەی تێک دەگیرێ عقلی سەقەتە لەگەر شریعەتەشی دەستکاری کرا تەبعاً تێک دەگیرێ ئەو وای گۆ کە ئەوانەی یەکتر تەواو دەکەن ڕەنگە یەکتر تەواوکردن تۆزە عیبارەتی دەقیق نەبی بەڵام ئەو کە ئەو ئەساسی دانا فارابی ئیبن سینا دوایە حتا ئەوەی کە زۆر دژی عقل و فەلسفە ئیبن تەیمیە ئەیش هەروەهای هاتە سەر ئەو ڕێی کە عقل و یان ئەوی ئەوڕۆپی دەگوترێ علم و ئاین ئەوی پێی دەگوترێ فەلسەفە و ئیمان ئەی پێی دەگوترێ عقل و نەقل ئەوانە هەموو هەیە ئەوانە بەرەو ئەوە دەڕوا کاک خەسرۆ ئێستا بەرەو ئەوە دەڕوا کە لێک نزیکنەوە لێک نزیکبوونەوەکەش لەو ئەو ئەساسی ئەم باسم کرد لە ئەساسی حەق کاک سعدی مهندس دەستان خۆشبی بەس خۆزگا مایچێک دەبەسترا بۆ ئەوەی دەنگەکە باشتر دەهات ئەوە جەماعەت و دیارە دەنگ باش نەبووە ئەوجارە دەبی بە مایکبی ئەو داواکاریە ئینشاڵە دەبی جێبەجێ بکرێ ئەو مادام وها بووە ئەو خۆزگەیە دەبی ئەوجارە جێبەجێ بکرێ ئینشاڵە جەماعەت گیان لێ و دوای قسەشی لەسەر کاک یونس هێنجەن بە بڕوای مامۆستا ماسوود تۆفانەکەی حەزرەتی نوح هەموو زەوی گرتەوە چونکە ئەو قسەیە کە لە ئەوروپا جەلید و پاش تۆفانەکە زەوی فۆرمات بۆ وا دەردەکەوێت تۆفانەکە هەمووی ئەگەر وایە هیچ بەڵگەیەک هەیە بۆ ئەمە کاک یونس ئەوە ئەگەر بەدەستکەی کتێبی ڕۆڵی ئەلمانی لە دروستبوونی مێنێتی کورد بە کامیلی ئەوەی تێدایە هەموو ئەو ڕەئیانەی تێدا چکە تەورات ئینجیل هەموو کتێبەکان ئەو کتێبانە کتێبە ئاسمانیەکانی هندیە سوورەکانی ئەمریکا هەمووی باسی ئەو تۆفانی دەکەن ئەجا لە تەورات باز دەکەن دەرێ ساڵێک و یەک مانگ مایەوە بیر بێکەوە ساڵێک و یەک مانگ ببینێتەوە ئەگەر مەحەلی وایە با 10 سعات 20 سعات 100 سعات ببینێتەوە چکە ناکرێت ئاو پەرتەوی بەڵام کە ساڵێک مایتەوە ئێوە نیشانەیە کە هەموو سەرزەوی کردیتەوە ئەجا زۆر فەرقی ئەگە هەموو سەرزەوی نەگرت وایەوە ئەمە نەمان دەتوانانی برینجارشکە ئێمە هەموو ئەولادین حام و سام و ئەوینە و نەشمان دەتوانانی برین کوردستان لانکەی دووەمی بەشەریەتە بۆیە وا پێدەچی هەموو بەسەر ئەو کتێبەی بخینەوە یان کتێبی ناسنامەی حیزب کوردستانیان مەوسوعی جوودی هەموو ئەوەی تێدایە کە ئەو ڕەئیانەی کە درێ هەموو سەرزەوی گرتیتەوە زیاتر ئەوانە کاک هەوراز پارێزەر کاک هەوراز پارێز گەر مادە یاسایەکی قانونی حەموڕابی بخوێنیوە ئەبینی کۆمەڵێک مادەی نالۆجیشی و نادادپەروی و وەرانەی دوور لە مرۆڤایەتی تێدا بەدی ئەکرێت کە ممکن نییە سەرچاوەکەی بۆ پێڕەمەری کاک هاوراز دەزانی ئەمە ئەوان ینی ئەمە کە دەی سەرچاوەکەی خۆ ئێستاش مەسەن فقهی ئیسلامی سەرچاوی ئاینە زۆر شتی نادادپەروەری تێدایە ئەو سەرچاوەکەی ئاینە زۆر تەماشایکە ینی ئێستا لە
مەذهبی ئیمامی شافعی ئافرەت بە سەفیه دادەنرێت ینی بعقلی مندا یخۆوە مەزهرەشی ئیسلامیشە باس تەمەشاکە هەر لە هەموو مەزهبە ئیسلامیەکان ئافرەتی حڕە و ئافرەتی عابد چەند فەرقی هەیە خۆ زۆر نائەدالەتیە بەڵام سەرچاوەکەشی ئاینێتیە پشتی باینوەستی بە غەڵەتی فقها هاتیە فەقیری حەزی کردیە خزمەت بکەم ئێخۆ ئەوە دەقی ئاینی نییە حەموڕابی ئەو فەقیهی ئەو سەردەمی هاتینە لە ئاینی حەزرەتی ئیبراهیمی وەریانکە ئەو قانونە فقییانیان داڕشتی ئەوها با جوان ڕوون بیتەوە کاک مەغدید مستەفا ئاسە یەکەم جار مرۆڤ لە ئەفریقا کۆچ کردووە بۆ ئاسیا لە ئەوروپا باقی جیهان بە پێی بیردۆزی گەشتسەندنیا کاکمادی ئەوە ڕائیەکە ئەوی خینتە ئەمیش دەزانم زۆر ئەو ڕائیانە هەیە بەڵام ئەمە ناکرێت ئەو هەموو ڕائیانە باسکەین ڕەئی ئەساسی ئەوەیە کە ئینسان لە هەند ئەوە هەند ینی کۆنتترین دین کۆنتترین ڕقام کۆنتتر هەموو لە هەندە لێ ڕەهاتیە ینی ئەو ڕاسترا یەکەم ئەوەی دەری نەزەری گەشتە سندنی داروین و لامارک و هیکسلی ئەوانە ڕاستەوانە دەیان بۆ ئەفریقا بەڵام نەزەریانە ڕاست دەرنەچوو ڕاستی ئێستاوە هەندە سەتجی ناچی ئەوەی کردەوە بۆیە ئەوەی ئاسیا و ئەوەی هند ڕاستەکە لانکەی یەکەمی ئینسانیت بن کاک مەغدید پرسیارێکی دومیشەیە کە دەرێ کەشتەکەی نوح هۆکاری تری هەیە بە پێی زانستی و دەریانستی نازەمەڵە مەقسەدی چی هۆکاری چی هەیە ئەو گەر دوای ڕوون کاتوە لەگەرچی کەشتەکەی نوح هۆکاری تری هەیە بە پێی زانستی و دەریاناس نازەم لەگە چیتیوەە هەیناکەوە بابینێ لە بۆ جارشکە چکە دوازە حنێ پرسیارە کاگی نووسین جارشکە هاتۆ سەرخەدرێ ئایا مرۆڤ توانای دەستکاریکردنی ئەمری هەیە بۆ نمونە دوعاکردن ئەگەر ڕسەت هەبێ ئەوکەی دەگۆزمەوە لەبەر کارەبای زعیفە دەی بەمە سەرجەیەکی بە کارەبە دەرێ ئایا مرۆڤ توانای دەستکاریکردنی ئەمری هەیە بۆ نمونە دوعاکردنەوە بە گوێری هەندێک حەدەسی وڵی سوالەکەت زۆر جوانە زۆر گرنگیشە وەڵامدانەوەی ئەوەی دەوێ باجەشی زۆر گەوری دێدەنە ئەمری خوای سابتە لەن تەجد السنة لای تبديلا يعني تحويلا تمام ثابتة يعني كل أمر مستقر تمام قانونی خوای دەستکاری ناکری سەرگۆریە چی گردردونی زۆر بە قووەتی هەیە بەڵام دوعا عیبادەتە ڕاستی تاکە فرە نییە بەڵکو ناڕاست تا بزە بە دوایە کاکی قسە ئەوە لە دەستی داهاتوو لە سفاتەکانی حەقیقەت ئەوەی باز دەکەین ئیشەڵڵا کا کۆڕەکسین دەست خۆش مامۆستا گیان ئایا لە هەموو کاتێکدا فەلسەفە و ئاین یەکانگیر نەخێر ناوڵە لە زۆر گیان هەیە یەکانگیر نینە بەڵام ئێستا سەردەمەکەی وایە چکە عەولەمەیە زانست و فەلسەفە و ئاین لێک نزیک بووینەوە بەهۆی ئیکتیشافاتی حەقیقەتی زۆر خۆشە ئێستا کە دەستکەوتی علمی هەیە دەستکەوتی ئاینی هەیە دەستکەوتی فەلسەفیش هەیە خۆشە لێک نزیک بنەوە بەڵام لە هەندە شوێنیش هەیە لێک جودان کاکشوانی پارێزەر حەق فطرەتە بزانین چۆنە حەق ئەمە وەلەو باسمان کرد ئەمە لە دەرسی داهاتوو باسی حەق بکەین ئەگەر کاکشوان بەڵام حەق وەکوی لەگەر ئینسان نییە لە دەرەوەی ئینسانە خارجی ئیرادی ئینسانە یعنی ئەمە کە کاتێک با بڵێن وامانزانیا ڕۆژ بە دەورەی زەویدا دەسوڕێتەوە ئەو معنایەوە نییە ئەو کاتی ڕۆژ سوڕابیتەوە هەر عەرز سوڕایتەوە ئێمەوە مازانی حەقیقەت وەچ خۆیتی لە جێ خۆی بەڵام معریفەیە دەگۆڕێ غەڵەت دەکات نازانی ئەجەوە لە دەرسی داهات زۆر بە تەفسیلی ئینشاڵڵا ئەوی باس دەکەین کاک هێژیان ڕەشید بەسپۆزماسن دەتوانی بەراوردێک لە نێوان عیلم و فەلسەفە و ئاین بکەیت بێزەحمەت ئەوە هەر بە سەریعی ئاین و فەلسەفەمان باس کرد ئەوە فەلسەفە و علوم ئەگەر جێ لێ ڕاگرتووی تۆزەکمان باس کرد تەمان لە کتێبی ڕەوشی فەلسەفەی سەدەی 21 هەمی تێدە
هەرچی ئاین منهەجە، يعني ئاین کتێبێکی علمی نیە، نە کتێبێکی فەلسەفیە، بەڵام تەتەڕوقی هەیە هەم لە بۆ ئاین هەم لە بۆ فەلسەفە، يعني کە دەرێ کولی شەیئین دەستە فەلسەفە. هەندێ ئاەت هەیە علمیە، تاریخیە، علومی تاریخە، علومی بایۆلۆجیایە، علومی کیمیایە، علومی فیزیک، باسی زەڕەی تێدایە، باسی زۆر شتی تێدایە، بەڵام منهەجەکەش منهەجی حیاتە، ئەوەندەی لە بۆ ئینسان دەگوێت ئەوەندەی دان. کاک ئیبراهیم ستیق ماوەستا هەندێک بۆ چون دەڵێن فەلسەفە و فەلسەفە زانستی لێگەڕیانە، تۆش لەگەڵ ئەم بۆچنی فەلسەفە زانستی لێگەڕیانە. باش تێنەگەیشتم کاک ئیبراهیم لەگەر چتا لێگەڕیان ینی چیە فەلسەفە زانستی، ینی وەک بری سوولی تحقیق دەبی ئەگەر لەگەر ئەوە بی مشکلە نییە قسە تاوە، ئەگە ئەوەی بێڵن لێگەڕیانەکە باش دەرنەچوە نازم لەگەر چتا ئەگەر ئەو بنێ جارشکە ئینشاڵڵا قسەی لێ دەکەی. کاگا فورقادر دەستان خۆشی ماوەستا پرسیارێکمێ ئەگەر سەیری بنەما فەلسەفیەکانی کۆنفۆشی بکەین ئەوە زۆر بە جوانی باز لە بەڕێوەبرنی دەوڵەت دەکات و بە هەمان شێوەش مرۆڤەکانیش ئایا دەتوانین بدەین بنەما فەلسەفیەکانی کۆنفۆشیس بۆ ئاین دەگەن تەمان هەر واضح دیارە مادەم مەبادی ئەخلاقی تێدایە باسی یان و ئین دەکات، زەوجی نیزامی زەوجی هەموو باسی مەفاهیمەکانی ئاینی دەکات، بەس کە هەتا ئەوڕۆ هاتووە ئەو دەست مەسەن ێستا ئاینی بوزی درێن خواربەرسیا تێدانمە ئێخۆ ئەسڵ ئاینە جار وەیە تەحویل دەبی دەست بە دەست دێ تەماشای ینی ئاینەکانی تریش بکە جاروێ وای دیاری فرەخوایی لە چاکێ فرەخوای لەوەی دێکە بەغڵەتی شێخەچی زۆر تەمجید دەکەن دەلای لاماچی زۆر تەمجید دەکەن تاوای لێ دێ دەگاتە ئاستی خوا یان سروشتاک یان بۆ نمونە باران یان بروسک یان ڕۆژ گەورەی دەکەن وای لێ دیان جاروێ شەیتان هەندە گەورەی دەکەن وای لێ دێکە دەبتە بەشێک لە شەریکی خواوە ئاسایی ئەو مۆزوعە لە بەرەندێ کۆنفۆشیسی ئەسلی ئاینیە بە تاکید. کاک خالیت مستەفا دەستان پرجارێک فۆنتان با پیری ئەفلاتون پێغەمبەر حەزرەت سلەیمان مامۆستای سوکرات بووە سەرچاوەکەی جوان سۆلۆن باپیری ئەفلاتونە لە خەتی دایکی سەرچاوەکەی ئەوە باسم کرد شەمسەدین شەهرە زووری لە کتێبی شەجەڕە باز دەکات ئیبن خەلدون باز دەکات ئیبن مەسکۆیە لە تاریخ باز تۆماس مۆر باز دەکات ئەوانە لەوێ هەیە بە هەمان شێوە سولەیمان حەزرەت سلەیمان مامۆستای سوکرات نا مامۆستای ئەمباقلێتس بووە دووەمینی لە دوای تاڵیسی ئەمباقلێتس ئەوانە دێن لە دوای وانە نەوەی سێم چارەمە ئەو مامۆستی ئەوش هەمان ئەو سەرچاوانە باسیەکە کاکاو محمەسڵاو مامۆستا پێت وایە لە پێش ئادەم عەلەیهیسسلام مرۆڤی تر لەسەر زەوی ژیان وەڵای من نەزەریە کۆمەڵێک بۆ نمونە لە ئەسڵدا کتێبی مەنداییەکان کنزارە با وا دەرێ ئادەم الخەفیش هەبووە ئادەمی خەفی پێشتر لەو دوای دکتۆر محەممەد شەحرور وە قسمێک لاوە درێن پێشی حەزرەتی ئادەم ئینسان هەبووە بەڵام تەمان سەرچاوەشیان زۆری ئەوەی مشاورەی لە نێوان خوای گەورە و مەلائیکەتانە کە درێنی جاعیل فی الأرض خەلیفە ئەوانش درێن یەکی ئەوانەی دانی خوێن درێن دیارە هەبوو بەڵام وا پێدەچی نەبووبی حەزرەتی ئادەم یەکەم بەشەرە وەکو بەشەر هاتیە هەیە درێ ئینسان ئەوە حەزرەتی ئادەم ئینسان بەس نە لە قورئاندا بەشەر بە ئیجابی تر هاتیە نەک ئینسان کاتێکە بە ناوی ئینسان هاتی بە سەلبی هاتیە بەڵام ناوی بەشەر بە ئیجابی هاتیە کە ناوی بەنی ئادەمیش دێ بەگشتی دێ ئەوانە زۆر وردن ئەو مۆزوعن ئەگەر لە ڕای من دەپرسی پێم وە نییە وابی پێم وە نییە لە پێشی حەزرەتی ئادەم نە ئینسان نە مرۆڤی بەڵام حیوانات هەبوو و گەردون هەبوو و ژینگە هەبوو ئەوە زۆر احتیاتیە. کاک ئەحمەد جەمال دەخۆش مامۆستا ئایا مرۆڤ خۆی کۆتایی بەم جیهانە ناهێنێت بەهۆی دەستکاریکردن وڵی لە قورئانیش ئاەتەکەی ترێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس پێدەچی ئینسان نەزانی ئیش بکە دەستکاری زەڕە دەکات دەستکاری ڤایرۆس دەکات دەستکاری شتی تەبیعی دەکات کە لە کۆتاییدا دەبتا لغم لە بن پێی خۆی دەقیتەوە
نازان نظریەکی گەورەیە ئەم بتوان برێم ئینسان بە خۆی کۆتایی بەخۆی دێنی بەڵام چەندین تەریقە و چەندین پێشات گردردونی مەجموعی شەمسی سەرزەوی ناو ئینسانی هەیە کە کۆتایی بە ئینسانەکان دێ هیچ گومانی کاکەڤڵ شێخانی ماوەسە پێت وایە ئینسان تەنها لە فەلسەفەوە بگات بەخوا نەخێت لە فەلسەفە دەتوانرێ لە عیلم دەتواندرێ لە ئاین دەتواندرێ لە تێڕوانین لە سروشت لە ئەحداس لە ینی زۆر تەریقە هەیە وەک بری ئەوەی تازە برادرێک باسی کردبوو لە فیترەتی ئینساندا هەیە بۆیە زۆر بە کەمی نەفرێکی دەبینەوە لە دنیای خوانە ناسی حتاوانەی باوەڕشیان بەخوای نییە خوای دەناسن یعنی دەزان وایە و ینی خواناسین چیە دەزان ئەو گردردونەکە ینی دوو شتێ لە قورئانیش باز دەکە کە دەرێ ئەرێ چێ ئەو گردردونێ هیچ کەس نییە برێ وڵایی ئێستا علومی ئێستاش تا دەگاتە فیزیای کوانتەم و ستیڤن هۆکینگ و جەماعەتی شرۆدنگەر و کرایز و ینی نیلز بۆر و دیرا هەمووی کە دەرێ چێت لە کۆتاییەکەی دەرێ وڵا خوا دروستی کرد چ ئەوانەی لە کتێب دەنووسن چ ئەوانەی لە محازڕاتەکانی ڕاستەوخۆ کە لی دەپرسی هەروە دێت و هەروەش ئەری چێ ئەو گردردونەی بەڕێوە دەبات دیسان هەر ئەویت ینی کاتە ئەمر و خەڵق هەر لای خوایە دوا پرسیار و وەڵامەکەمان چکە سعات دەیە مە هیچ ئەوکم نهێشتەوە وەڵامی پرسیار هەموو جارێ هەمووی دەدەم کاک محەممەد ڕەسوول مامەسە ئێستا فەلسەفەی مادگەرایی هەیە کە دەسەڵات بەکاری دینی بۆ جلەوکردنی میلەت فەلسەفەی مادگەرایی هەیە کە دەسەڵات بەکار دێنی بەڵێ مادگەرایی حتان لەگە مادیەتی کاک محەممەد وابزن بە تاکید ئەوە هەیە ئەگە لەگەر ئەوە بی مادیەت بەکاربیینی بۆ جلەوکردنی میلەت بەڵام میلەت ڕاستی بە فەلسفەی مادی زۆر سەبت ناکرێمە تەجروبەکانی یەکێت سوفێت و عالەمی شوئیمان هەیە دیتر ئێستا چۆنا ینی بۆستنەوە هەرسنگ یان جەمهوریاتەکانی سۆڤێتی ئیسلامی مەس ئێستا هەموو جارچکە لە هەموو دەستورەکانی جیهان جارچکە مادەی ئاینی هاتۆ ناو دەستور لە هەموو جیهان مەسن دەستورێکی وەکو ئەڵمانیا ناوی خوای گەورە دەینی لە دیاجەکەی لە زۆر جێی کەشێ کاکشوان پارزەماوەستا هەندێزانە ئەڵێن کەشتی نوح سەلام بەڵام ئەساسی هەیە چی کەشتی ئەسلی نییە بەڵام ئەساسی هەیە چی معنای چی ئەسلی نییە بەڵام ئەساس نەخۆی کەشتی نوح لەبەر چی ئێمە وەبرین بۆ گەربۆفسچی بخینم ئەو هەر لە هەموو دینەکان کەڕێت کۆنترین نهێنیەکانی مێژووی تایە لە گەربۆس باس دەکا باسی کەشتی نوح دەکا باسی ئەحداسەکان دەکا بڕۆ هەر کتێبەی ئەوەی دەخینەوە تاریخ دەخینەوە بڕۆ جیۆلۆجیە بخینەوە دەرێت تۆفانێکی گەور لەسەر زەویە بۆ هەموو ئەنی وەکوبری هەم ئەسلی هەیە هەم ئەساسیشی هەیە هەردووچی هەیە دوای باحسەک هاتبوو لە جوودی گەڕابوو ئەو لووتکەشی دیت بووە کە کەشتەکەی لێ گیر بووە نەک هەر شاخەکەەکانی ئەو لووتکەشی دیت بۆ لووتکەکە کاکارزان دەستان هەیە زۆر خواستن لە کۆتاییدا زۆر پێخۆشحاڵ بووم و ئینشاءالله ئەمە ماندی نابین لەگەڵ ئێوە مادەم بزانین ئێوە سوود وەردەگرن ئەمە بەردەوام دەبین لەگەڵتان لە هەفتەی داهات و لە حاڵەکان تریش پێمان خۆشە بەشداری بکەن لەسەر ڕەئی ئێوە وەبی چ جۆرە بابەتێک باس بکەین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه